هردو سەرۆککۆمارێت تورکیە و عێراقی ئیرۆ لە ئەنقەرەیە لە هەفجڤیان پشتی کۆنگرەیەکێژی کۆنگرەیەکە ڕۆژنامەوانی کۆنفرانسێکە ڕۆژنامەوانی هەفبەش هات لێ داخستن تێدا بەحسا مژارێن دە جڤینێدا هاتنە بەحەزکردن. سەرۆککۆماری عێراق فواد معسووم دەوێ کۆنگرەیە ڕۆژنامەوانیدا ڕاگەهاند گوژبەر پێشکەشکردنا ئالیکاریان ji عێراقی را ئەو تورکیە سوپاس dikin بە تایبەت ku niha hejmarê ji serbaz û efserên Türk hêzên Iraqê perwerde dikin. Herwiha Fuad Masûm got ku Tirkiye ji bo Iraqê welatekî giring e li navçeyê. Tirkiye بۆ ئێمە وڵاتێکی گرنگە لە هەموو بوارەکانە لە هەموو پەیوەندیەکانە دەمانەوێت بەرەو پێش بچین و پەیوەندیەکان بەهێزکەین. Gerek ekonomik gerek kentsel gerekse birçok alanda yapmış olduğu başarı bizim için. عێراق پێشتریش پەیوەندی باشی هەبوو لەگەڵ تورکیا و ئەو پەیوەندیانەش هەمیشە لە بەرژەوەندی هەردوو وڵاتەکە بووە و هیوادارین لە داهاتووشە ئەو پەیوەندیانە بەردەوام بێ بە تایبەتی کە ئێمە ئێستا کە لە ناوچەکە ڕوبەڕووی تووشی تیرۆرێک بووینەتەوە کە بریتیە لە تیرۆری داعش کە ڕوبەڕووی هەمومان بۆ تۆ لەم ناوچە